عليكم مامەجان تۆ ماڵت لێرەیەوە نییە؟ بەری ئەو مارمە بەری زیان زۆر بەرکەتیە؟ بەری حسابی بە 6 ملیۆنیش بەولاوە هەر کۆمبار علا 2 ملیۆنە بەس کۆمبار خبر بووی کە ئاوەکە هات؟ بەری ئەمە سعات 3 و 9 دقە عەلێ لە پێش دەرکە ڕاوەستا بووم کاتێکم زانی تورمبێلێکی هینا لەگەڵ لافاوەکە یعنی لەگەڵ لافاودا لەوێ لافاوەکان لەوێ هات ئەلێ نە لەو کۆرانەوە هات لەو کۆرانەوە هات ئەو کەندەی ئەو دیوۆنی ئەو کەندە تحملی نەکرد ئەوەی تێدایە قەڕەم و مەڕەمی تێدای ڕاست بەستەری خست هات هاشەی دەهات لەو دی بۆ زوری کۆهۆڕ و لەو دی ئەو کۆرانی ئەو دیوە هات کە لێیدا تورمبێلەک هات لەو ئامودەیدا ئەوە ئامودەکەت سەمایە لەو مارەشیدا تورمبێلەک ئەو دیوارە ڕما کە دیوارەکە ڕما 3 تورمبێل لە حەوشێ بوو بردی ئەوەی ماری تەنیشت ماری کوڕما تورمبێلەک لە دەرکەی ماریوانیدا دەرکەکەی شکان تورمبێلێک لە حەوشە بوو ویستی بیبا هاوارم کرد خوا حەزی کرد ئەوە هینا لە دیوار گیر بوو بەستامانەوە ئەوەش ئەمە ئەومان بەستاوە نەیتی ئەوە ئەوە لە باسەر ئەوە تورمبێلەکەمان بەستاوە ئەلێرە ئاو نەیبا تەماشاکە ئاو لە چیە بەری بەسەر ئاو کەتم کەت بۆ سەر ئێرە لەسەر ئێرە ڕاوەستا بوو تورمبێلەکە ئەوە دیە تای تورمبێلەکە بوو ئەو کەوەنتەرە لە ژۆرێ برندی کردبوو یعنی مارمان نمایە وەڵعاسری حسابی ئەوە لەخوا بەزیاد بێ هەراتین چوینە سەر خانی شۆفەر هات دوسێ شۆفەر هات ئەو ئێمەیان بە شۆفەر هینا خوارێ بردمانیان قوتادمانیان کرد